مامۆستا ئەدریس محەممەد نەجمەدین گەنجە ڕووخۆشەکەی پەیمانگای تەکنیکی بەردەڕەش لە ساڵی 1984 لە شاری مووسڵ چاوی بە دنیا هەڵهێنا و قۆناغەکانی خوێندنی هەر لەو شارە تەواو کرد. دوای تەواوکردنی کۆلێژی ئەندازیاری کۆمپیوتەر لە زانکۆی مووسڵ لە ساڵی 2007 دەگەڕێتەوە کوردستان و لە کۆلێژی ئاکرێ دادەمەزرێت. لەگەڵ دامەزراندنی پەیمانگای تەکنیکی بەردەڕەش مامۆستا ئەدریس وەکو مامۆستا و وەکو بەرپرسی ئایتی پەیمانگا دەست بەکار بووە. هەر لەو کاتەدا لە بەردەڕەش نیشتەجێ بووە. 5 ڕۆژ پێش ئێستا بەهۆی جەڵتەی مێشکەوە لە شاری مووسڵ خرایە ژێر چاودێری چڕی پزیشکیەوە. لە دوای 5 ڕۆژمانەوە ئەمڕۆ لە تەمەنی 37 ساڵی مۆمی تەمەنی کوژایەوە وە گیانی لەدەستدا و دوای خۆی کوڕێک و 2 کچی جێهێشت و خەرمانێک لە زانست و زانیاری ئەمانەتی قوتابیەکانی کرد. بەڵاوبوونەوەی هەواڵی گیان لە دەستدانی مامۆستا ئەدریس دانیشتوانی سنووری قەزای بەردەڕەش بەگشتی و قوتابیانی پەیمانگا بە تایبەتی نیگەران و خەمناک کرد. هەرچەندە لە کۆلێژی ئینفۆرماتیکی ئاکرێ قوتابی قۆناغی کۆتایی خوێندنی ماستەر بوو. تەنها توێژینەوەی ماستەرنامەکەی مابوو، بەڵام کاروانی بەدەستهێنانی سەرکەوتنەکانی ئەمڕۆ کۆتایی هات. چاوەگەشەکانی داخست و دڵە گەورەکەی لە لێدان وەستا.